سڵاوتان لەبێ. هەرێمی کوردستان دوجار وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی دیاری کرد و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیشی لە وادەکەی ئاگادار کردووەتەوە تاوەکو ئامادەکاری پێویست ئەنجام بدەن بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردنەکە لە 21 یانزەیەم ساڵدا. سعد خالید وەزیری هەرێم بۆ کاروباری پارلەمان بە هێناوتی ڕاگەیان لە کۆبنەوەی دوێنەی ئەنجومەنی وەزیراندا بڕیاردرا کە ڕۆژی 21 یانزەیەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام درێت. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش ئامادەی خۆی دەربڕی بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردننی پارێزگاکان لەو وادەیەدا. سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕاگەیاند ئەوانەی فرمێسکی تیمساحی دەڕێژن لە سەد بارودۆخی ڕۆژاوای کوردستان و بە بەرگریکردن لەگەلی کورد لە ڕۆژاوا مزایدە دەکەن سنوورەکان کراوەیە و با بچن لەسەر ئەرزی واقع بەرگری لە ڕۆژاوا بکەن. سەبابتەبێژی سەرۆکایەتی هەرێم لە ڕاگەناوێکیدا ڕاگەیاند ماوەی چەند ڕۆژێکە لە میدیاکان لێدوانی ژمارەیەک سیاسی دەبیندرێت کە مزایدەیەکی زۆر لەسەر بارودۆخی ڕۆژاوای کوردستان دەکەن، بەڵام باگەری کورد لە خۆراوای کوردستان بکەین بە دادوەرکە ئیداری هەرێمی کوردستان چۆن و چیان بۆ خۆراوا کردووە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنێکی پێکەنا بۆ لێکۆڵینەوە لە دۆسیە ئەو هەژدە کچەی ئەنفالکراوی کە بەپێی بەڵگەنامەیەکی هەڵگری عێراقی لە ڕووداوەکانی ئەنفال لە ساڵی 1970 دا فرۆشراون بە یانەشەوانەکانی میسر. سعد خالید وەزیری هەرێم بۆ کاروباری پارلەمان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕاگەیاند حکوومەتی هەرێمە داداچوون بۆ ئەو پرسە دەکا و لەو بارەیەوە جددی هەروە وتیشی بۆ ئەو مەبەستە لیژنەیەک لە حکوومەتی هەرێم و کەسوکاری ئەو کشانە پێک دێنرێت بۆ ئەوەی بە دۆداچوون لەو بارەیەوە ئەنجام بدەن. بەرەبەیانی ئەمڕۆ لە کاتی گەڕانەوەیدا بۆ ماڵ و گەنجێک لە گەڕەکی ڕزگاری شاری سلێمانی درای بەردەستڕێژی گول لە و دەست بەجێ گیانی لەدەستدا. سەرکەوت ئەحمەد تەبێژی پۆلیسی پارێزگای سلێمانی ڕاگەیاند کە کاتژمێر دوی بەرەبەیانی ئەمڕۆ لە کاتی گەڕانەوەیدا بۆ ماڵ گەنجێک لە گەڕەکی ئازادی شاری سلێمانی دراوەتە بە دەستڕێژی گول لە و دەست بەجێ گیانی لەدەستداوە. سەرۆکاتی کۆماری میسر کۆتایەتنی هەواڵەدیم لە هەوڵە دیبلۆماسیەکانی بۆ چارچەکنی خەیرانی وڵاتەکەی ڕاگەیاند. سنگی سەرۆکاتی میسر ئاشکرای کرد کۆتایی هاتنی خۆناغی هەوڵە دیبلۆماسیەکان ئاماژەیەکە بۆ ڕێگەدان با وەزارەتی ناوخۆی وڵات بۆ بەکارهێنانی مۆڵەتی گەل و کۆتاییان با خۆپیشاندانەکانی لایەنگرانی مۆرسی لە هەردوو ڕەبیعی گۆرەپانی عەدەوی و نازا لە قاهیرە لە ڕێگەی هێزەوە. ئەو لە کاتێکدا لایەنگرانی محەممەد مۆرسی بەردەوامن لەسەر خۆپیشاندانەکانیان و جەخت لە گەڕاندنەوەی مۆرسی بۆ سەر کورسی سەرۆکایەتی میسر دەکەنەوە. دوو ئەندامی دیاری ئەنجومەنی پیرانی ئەمریکا جۆن ماکین و لیندسی گراهام ڕۆژی سێشەمە لە کارخستنی محەممەد مۆرسییان بە کودەتا ناوبرد. ماکین کە سەرۆکی لیژنەی کاروباری دەرەوەی ئەنجومەنی پیرانی ئەمریکایە لەگەڵ گراهام لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە قاهیرە ڕووداوەکانی دوای سێی تەمووزیان لە میسر بە کودەتای سەربازی ناوبرد و بۆ پێی ئەوانەی ئێستا دەسەڵاتدارن هەڵەبژێدراون و ئەوانەش هەڵبژێدراون لە زینداندا. ناخۆشی ئەحمەد مەسلەمانی ڕاوشکاری ڕاگەیاندنی سەرۆکاتی میسر لێدوانی ئەو دوو ئەندامەی ئەنجومەنی پیرانی ئەمریکای ڕەت کردەوە و بە دەستێوەدان لە کاروباری میسر ناوی برد. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەش کرا. هەرشاد